باڤڵ تاڵەبانی پەیامێکی ڕەشەئامێز بڵاو دەکاتەوە لەسەر گرانی نرخی بەنزین و ناڕەزایەتیەکانی پزیشکانی نەخۆشخانەی هیوا دوو یاداشت ئاراستەی حکومەت دەکرێت. ئەردۆغان لەسەر داوای جۆ بایدن گەیشتە باکۆی پایتەختی ئازەربایجان. سڵاوتان لێبێت، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی پەیامێکی هەڕەشەئامێز بڵاو دەکاتەوە لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ لیژنەی بەرەنگاربوونەوەی زیادەڕەوی سلێمانی. باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند وای یەکێتی هاوکاری تەواوی شارەوانی دەبین بۆ ڕێگری لە زیادەڕەوی و ڕوبەڕووی هەر هەوڵێک دەبینەوە کە دەست درێژی بکاتە سەر ماڵ و مڵکی گشتی. تاڵەبانی ڕاشی گەیاند بە هەموو شێوەیەک دژی یاساشکێنی دەوەستینەوە و پاراستنی مڵکی گشتی و سیمای سلێمانی بە ئەرکی خۆمان دەزانین. هاوکات پشتیوانی سەرجەم دامەزراوەکانی حکومەت دەبین بۆ ڕێگریکردن لەم دیاردەیە. باڤڵ تاڵەبانی جەختی لەوەش کردەوە سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دژی هەر مەرامێک دەوەستێتەوە کە بێوێت یاسا و دادگاکانمان بخاتە ژێر پرسیارەوە و هیچ کەس و گروپێکیش لەسەر و یاساوە نابین. دکتۆر کازم فاروق ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دوای ناڕەزایەتیەکانی شۆفێرانی تاکسی و ناڕەزایەتی پزیشکان و کارمەندانی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی بە دوو یاداشت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیان ئاگادار کردوێتەوە. ئەو پەرلەمانتارە ڕاشی گەیاند داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە هەرچی زووە لەسەر گرانی نرخی بەنزین بێنە سەرخەت و چارەسەری کێشەی هاوڵاتیان یاریمی کوردستان بکەن. هەرچی تایبەتە بە یاداشتی دووەم ئەو پەرلەمانتارە ئاماژەی بەوەدا حکومەتمان لە نەبوونی دەرمان و دواکەوتنی شایستە دارایەکانی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی ئاگادار کردوێتەوە و داوامان کردووە بە زووترین کات چارەسەری گرفتەکانیان بکەن. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ جۆ بایدن لە کۆبوونەوەکانی لووتکەی ناتۆ ئەمڕۆ سێشەمە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا گەیشتە باکۆی پایتەختی ئازەربایجان. با گوێرەی میدیای ئەمریکی بایدن داوای لە سەرۆکۆماری تورکیا کردووە چاکدارە توونڕەوەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە ئازەربایجان بکشێنێتەوە و چیتر نەبێتە سەرچاوی کێشەکانی ئازەربایجان و ئەرمینیا. ئەمە لە کاتێکدا ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا هەمان داواکاری هاوشێوەی بایدنی لە ئەردۆغان کردووە، بەڵام داواکاریەکەی سەرۆکی فەڕەنسا بۆ کشانەوەی چاکدارە توونڕەوەکانی سەر بە تورکیا بووە لە لیبیا. با گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی واشنگتۆن پۆستی ئەمریکی ڕۆسیا نیازی هەیە سیستەمێکی پێشکەوتووی مانگە دەستکردەکان بە ئێران ببەخشێت کە بەهۆیەوە توانایەکی گەورە بۆ دۆزینەوەی ئامانجە سەربازیەکان لە سەر تاسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تاران دەبەخشێت. مانگە دەستکردەکەن لە ماوەی چەند مانگی داهاتوودا لە ڕووسیاوە ڕەوانەی بۆشایی ئاسمان دەکرێت. ڕۆژنامە ئەمریکیەکە بە پشتبەستن بە زانیاریەکانی بەرپرسانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشکرای کردووە ڕووسیا نیازی هەیە سیستەمێکی پێشکەوتووی مانگی دەستکرد بە تاران ببەخشێت کە بەهۆیەوە تاران دەتوانێت لە سەر جەوناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوروبەری ئامانجە سەربازیەکان بدۆزێتەوە. لە راپۆرتەکەی ڕۆژنامەی واشنگتۆن پۆست داهاتووە ئەو مانگە دەستکردەی ڕووسیا بە ئێرانی دەدات بە کامێرایەکی کوالێتی بەرز تەیار کراوە کە هێزێکی گەورە لە بواری سیخوڕیکردن بە ئێران دەدات. بەوەش ئێران دەتوانێت سیخوڕی بەسەر پاڵاوگەنەوتیەکانی کەندا و بنکە سەربازیەکانی ئیسرائیل و بنکە سەربازیەکانی عێراق کە هێزە سەربازیەکانی ئەمریکایان تێدا جێگیرکراون بکات. هەروەک بە گوێرەی لێدوانی بەرپرسێکی ئەمریکی و بەرپرسێکی باڵا یەکێک لە وڵاتانی ناوچەکە کە ئاگاداری مامەڵەکەیە هەرچەندەوا بانگەشە بۆ مانگە دەستکردەکە دەکرێت کە بۆ ئامانجی مەدەنی بەکاردەهێنرێت، بەڵام لە ڕاستیدا بارپرسانی سەربازی ئێرانی بەهێزەوە لە گرێبەستەکەدا بەشدارن. بۆ ئەوەش لە ساڵی 2010ەوە بارپرسانی سەر بە سوپای پاسداران بۆ ڕێکەوتن لەسەر مەرجەکانی گرێبەستەکە چەندین جار سەردانی ڕووسیایان کردووە. هەواڵەکانتان پێشکەش کرا، کامەران بن.